دینار و سێ پەنجایی سێ درهەمی زیایە کورە وانەوەیە کورە بەخوا بەڕاستمە. ئەو هونەرمەندە گەورەیەی لە سلێمانی شوێنی پەیکەرێکیان پێڕەوا نەبینی. بەناوبانگترین ئەکتەر و دەرهێنەری بواری شانۆ و درامایی کوردیە. ساڵی 1970 خەڵاتی باشترین دەرهێنەری لە سەرئاستی عێراق بەدەستهێناوە. خاوەنی 24 کتێبە لە بواری شانۆ و درامادا. خاوەنی تۆنێکی تایبەتە لە دەربڕینی درامی و شانۆییدا. بینەری کورد لە سەرتاسەری کوردستان بە ڕۆڵی دیاری ئاشنان. ئەحمەد سالار ساڵی 1947 لە شاری سلێمانی لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لە سلێمانی تەواو کردووە. پاشان کۆلێژی هونەرە جوانەکانی لە شاری بەغداد تەواو کردووە. لە بواری هونەریدا خزمەتێکی بەرچاوی کردووە و لەوانە دامەزراندنی هەردوو تیپی هونەری پێشەو و سالار. ئەحمەد سالار لە بواری شانۆ و درامادا بە جۆرێک هاتووەتە مەیدان کە تەنانەت لای بەشێک لە هونەرمەندان و شارەزایانی بواری درامی هەر بۆ خۆی قوتابخانەیەکی جیاوازە لە ڕۆڵ بینیندا. لە سەرەتای هەفتاکانەوە وەک ئەستێرەیەکی گەشاوەی بواری دراما و شانۆ دەرکەوتووە. لە هەریەک لە تەمسیلەکانی پیسکەی تەرپیر و خولە چەخماخە و جەنابی مفەتیش ڕۆڵی دەگاتە ئاستێک کە بینەران دواتر گزارشتەکانی لە سەرئاستی گفتوگۆ بەکاردەهێننەوە. وحافیزی بیڕۆحی ڕەوانم تاجی سەرسەریت بەهاڵ و سەبی چێ بێقیمەتی کوری بێقیمەتی چێ بۆدینە. خاوەنی چەندین پەیسیەی شانۆییە، دیارترینیان کۆتەڵی ئەحمەد بەگی موختار بەگی جافە و بۆ یەکەمین جار بەو شێوازە فراوانە ئاهەنگسازی لە سەرستەیجی شانۆی کوردی لە کۆتایی نەوەتەکان ڕێکدەخات. لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستاندا وەک هونەرمەندێکی دیار و سەنگین دەبێتە ئەندامی پەرلەمان لە سەر لیستی پارتی دیموکراتی کوردستان. بەردەوام بە بەرگی کوردی و سیمای کوردەواریەوە حوزوری پەرلەمانی دەبێت. لە دامەزرانی کۆمەڵی هونەرمەندان و پاشان سەندیکای هونەرمەندانی کوردستان بووە. نەکتەنها لە سەرئاستی ناوخۆ بەڵکو لە سەرئاستی نێودەوڵەتیش وەک دەرهێنەرێکی دیار و بەتوانە و بواری شانۆ و درامە دەناسرێتەوە و لە چەندین فیستیڤاڵی نێودەوڵەتی بە فەرمی بانگێش کراوە و پێگەی تایبەتی لە نێو فیستیڤاڵە شانۆیە نێودەوڵەتیەکاندا هەیە. ساڵی 2014 ژمارەیەک هونەرمەند لە پەرۆشیان بۆ ئاست و توانە و لێبڕانی مامۆستا ئەحمەد سالار خۆبەخشانە پەیکەرێکیان بۆ دروست کرد. بەڵام ئیدارەی خۆجێی شار ڕێگریان کرد لەوەی پەیکەرەکە دابنرێت و هیچ شوێنێکیان بۆ دانانی پەیکەری هونەرمەند و دەرهێنەری گەورە ئەحمەد سالار بەڕەوا نەبینی و ناچار پەیکەرەکە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لە مەراسیمێکی پڕ ستایشدا پەردەی لەسەر لادرا.